سڵاتان لێبێ ئەزیزان گەڕێنەوە بۆ لاتان بۆ تاواکردنی گفتوگۆی پایتەخت. کە قادر پێش ناوبڕەکە باسم لەوە دەکرد ئایا ئۆپۆزیسیۆن ئەتوانێت ئەندامی هەبێت لە دەستەکانی وەک کۆمسیۆنی هەڵبژاردنەکان یاخود هەر دەستەیەکیکە؟ ئۆپۆزیسیۆن مافی خۆیەتی لە هەموو ئەم دەستانە حەزوری هەبێ و ئەندامی هەبێ و بەشدار بێ. بەڵام من کۆمنتێکم لەسەر قسەکانی برام کاک ئارام هەیە ئەو قسەی خۆی کرد سەبارەت بە کوتلەکانی ناو پەرلەمان، فراکسیۆکانی ناو پەرلەمان، گویا فراکسیۆنی دەسەڵات یا کوتلەی دەسەڵات لە پەرلەمان زۆر دەگەڕێنەوە بۆ بڕیاری حەزبی. من تقریبان ئەمە بە پێچەوانە دەبینم. ئێمە چەندین نمونەمان هەیە دانیشتوین لەسەر پرۆژە یاسایەک لەسەر مەوزوعێک مناقەشە کراوە ڕەئی تەرەفی ئۆپۆزیسیۆن چکە ئۆپۆزیسیۆن بەپێی ئێستەقاقی خۆیان لە لێژنەکان دانراون. ئەمە یەک. دوو کاتی خۆی کاک ئارام دەزانێت ئێمە پێشنیارمان کردوتمان وەرن با لێژنەکان دابەشکەین بەسەر دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەر یەکە بەپێی ئێستەقاقی ئینتخابی خۆی وانە بوو تەبیعی ڕێک نەکەوتن. دیسان هەندێک شروتی تعجیزی و ئەبێ ئەوە مام دنێ و نەزاهە و مالیە و نازانم چی و ئەمانە و ئێتەمان هەندێک مەسائلی شێتە سەڵات حەقی خۆیەتی بۆ ئەوەی زۆرینەیەکە حکوومەت تەشکیل بکە و زۆرینەی لە پەرلەمان هەیە و بەزنە کۆنتترۆلی پەرلەمانیشکە آخر پەرلەمان دەسەڵاتی چاودێری خۆت حەقی خۆتە بێ لە لێژنەکان بەشداربی هەم سەرۆک و لێژنە و هەم نائیبی لێژنەکان و هەم ئۆپۆزیسیۆن داوای لیژنەی دارایی کردو ئۆپۆزیسیۆن داوای لیژنەی نەزاهی کردووە کە ئەوانە هەموو داوای ڕۆحی هەموو لێژنەکانی پەرلەمانی کردو. ئەی باشە ئەزۆری نەبووچیە. من پرسیارێکەکەم ئەگەر قرابی ئێمە بە تەوافق حکومڕانی بکەین سیستم بەڕێوە نە حکم بڕانە کەس باسی حکومڕانی وای لێ نایەت. ئێمە ناوی ناینم بەخوا دانیشتوینە بۆ بودجە لەسەر بودجەی دەستگای ئاسایش وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایش هەموو پرسیارێک مەسموح بووە کراوە لایەنی ئۆپۆزیسیۆن هەموو پرسیارێکی کردووە شەرحیشی بۆ دراوە گەیشتۆتە قەنەعاتیش و توێتی زۆر سپاسیش کە هاتون راپۆرتەکەمان نووسۆلی ئیمزایەکە وتی تەحەفوزم هەیە دەستم گرتم بۆ تەحەفوزت هەیە لە ئێمە هەموو زیاتر پرسیار نەکرد با وتی ئاخر لەسەر نقطەیەک ئێوتم بەسەر چاو بنووسە لەسەر ئەم نقطەیە تەحەفوزم هەیە بەڵام لەسەر هەمووی نا وتی نائتر ئەوان دەزانن چۆنە ناوەڵا وتم ئەو بڕیاریە سیاسیەکە دەزانێت چێ دەزانێت بڕیاری سیاسی دەڕێ نەخێت و مناقەشەی خۆت بکە بەڵام لە ئاخیرە بڵێ من تەحەفوزم هەیە یا مناقەشەی بودجە بکەن لە ئاخیرە بڵێ ئەسمە دەرێ و پەسەندی ناکەم و بودجەکە خراپە. من کە شتێک قەنەعەتم پێ نەبێ لە سەرەتا مناقەشە لەسەر ناکەم. باشە کاک قادر لە داواکردنی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم هەندێک ئەندام پەرلەمان کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانن ئیمزایان کرد واژویان لەسەر ئەم یاسایە کردووە بەڵام هەر ئێوە ئەندامانی پارتی ئەمانەتان بە بێئیلتیزام بەرامبەر بە حیزبەکە وەسف کرد کەواتە ئەمە و قسەی کاگارام ناگەیانێت کە تەداخولێکەیە لە سروخان خۆی مەسەلەی پەرلەمانتار کە بوو بە پەرلەمانتار حەسانێکی خۆی هەیە هەندێک ئازادی خۆشی هەیە هەندێک استقلالیەتی خۆشی هەیە خۆ دەکرێت ئەگەر بەپێی سیاسەتی حەزبەکەی خۆشی نەجوولێتەوە بەپێی یاسا ئەو حەسانەی کە هەیەی ناتوانێت حەزبەکە ناتوانێت ڕووتی بکاتەوە یعنی پەرلەمانتارێکە لێ بزێنێتەوە تەکلیفی لێکە ئیستقالەکە بەڵام کە نەشی کرد حەق ینی ئەو مافە بۆ خۆی محفوظە پارێزراوە. ئێمە ڕێزمان بۆ هەر کەسێکەیە چۆن بیر دەکاتەوە چونکە دیموکراتیەک یەکێک لە خەسڵەتەکانی یەکێک لە سیفەتەکانی یەکێک لە چاکەکانی ئەوەیە کە خەڵک ئازاد بێ چۆن دەنگ دەدا. ئەمانە دەنجانداوە 50 نەفەرە 52 ئەوە بەڕی خۆیان بۆ خۆیان محتەرەمە بەڵام ئێمە دەڵێن لە ڕووی یاساییەوە هەرچی بیرمان کردوتەوە هیچ جایز نییە و داعی نییە ئەم دەستورە کە لە پەرلەمانی پێشتر تێپێڕێنراوە و ئامادەکراوە بدرێتە ڕاپرسی جارێکی تر ببێتەوە پەرلەمان. یعنی تۆ غێر مباشەر بێڕێزیەکە و بەرامبەر پەرلەمانی پێشتر کە هەبوو دەکە یان پێشتر ئەخر پێشەرکاری یاسای پەرلەمانی ئێستاە کا قادر بڕیاری ژمارە 2 باس لەوە دەکات چۆن باسی خولی پێشوەکەی ئێستا بڕیاری ژمارە 2 بۆ وازحی ئەڵێ ئەبێ لیژنەیەکی دیالۆگ دانچێت بۆ گەڕانەوەی دەستور و سازان لەسەر دەستور هیچ ئەو لێژنەیە نەدانیشتووە نە بڕیاریشی ئەی بۆچی جێبەجێ ناکەن بڕیارەکە؟ من پێشتری شوتم چەندین دانیشتن کراوە بەڵام تۆ ئەگەر بتەوێت لەسەر مەوزوعێک لەسەر بابەتێک کە منیقاشی لەسەر دەکەی مفاوزاتی لەسەر دەکەی دیالۆژی لەسەر دەکەی بتەوێت ڕێک نەکەوە یەکسەر هەندێک شروتی تعزیزی فەرز دەکەی ناکرێ گفتوگۆ دەست پێ نەکرد تا شروط تعزیزی ئێستا زۆربەی زۆری فراکسیۆنەکان داوایەکەن دەستور هەموار بکرێتەوە بەتەنها پارتی دیموکراتی کوردستان ئێوە ئەڵێن ئێمە زۆری نین ئەگەر ئەو زۆرینەیە 30 ئەندام پەرلەمانی پارتی بێ ئەی ئەوانی تر
خۆسی ئەگەر ئێمە بەسی بە تەنیاسی ئەندامی پەرلەمانی پارتی بێ خۆ زۆرینە نییە پەرلەمان بریتە لە 111 ئەندام وانە ئێمە دەڵێن نەخێر بابێن لە ناو پەرلەمان بخرێتە تەزوید ئەگە زۆرینە وتی با بگەڕێتەوە ئەو کات مۆزوعیشی ترە بەڵام ئەوە نەکراوە بەڕاستی ئەم باسیەوە ناکەین ئەم باسی دەستورە بێت سازایی لەسەر بکرێت بۆ چونکە دەستور ئەوە تا سەرۆکی پەرلەمان دوای ئەوە خۆی پرسیارێک دەکەم کاکە ئارام سەرۆکی شەرعیەت لە لای من و تۆ هەیە یان لە لای ئەو خەڵکە چێش مەزەری شەرعیەتە پەرلەمان ئێمە نوێنەری خەڵکین خەڵک دەیاو بۆ ئێمە بۆ ئەوەی خەڵک دەنجی نەداوە بە جەنابەت دەنجی داو بە لیستەکەی زۆر فەرقی ئێستا من و تۆ خۆمان هەڵبژێرین احتیمالە ئەوەندە دەنگەنین کە بینە پەرلەمانتان کەواتە تۆ لە پەرلەمانێک کە شەرعیەتی بۆ تەشریعات و بۆ ئەوەی کە بەرسین دەسەڵات بێ من دەڵێم پەرلەمان من و جەنابەت بە شێوەیەکی ناڕاستەوخۆ نوێنەراتی خەڵک دەکەێت بەرەگە حەزبەکان پەرلەمان بریتێ لە بەرسین دەسەڵات یان ئەو کەسە ڕاستەوخۆیە کە بچێ ڕاستەوخۆ خۆی هەڵبژێری بە بێ لیست دەنجی خۆی بینی ئەندامی پەرلەمانە ئێمە هەمومان ناومان لە لیستێک بووە لیستی حەزبەکەی خۆمان لە ئینتیخابات ئەوەندە ساوتەی هێناوە بای ئەوەندە کورسی کردووە من یەکی گومە لەوانە کە لەو کورسی دانراوم بوومەت ئەندامی پەرلەمان من هەموو کاتێک خەڵکەکە لە پەرلەمانی گەورەتر دەزانم چونکە خەڵکە پەرلەمانی ناتوانانی فشار بخەیتە سەر حزبەکەت بۆت کە قەناعەتە بە ڕێیەک هەبوو لە پەرلەمان بۆ گۆڕینی یاسایەک بۆ هەموارکردنەوەی حزبەکە فشارە خاتە سەر تۆ نەبعکسەوە باوەڕ بکە ئێمە دائیمەن ئێستاشتی کاری دەکەمەوە ئێمە گلەیمان لە قیادەی حەزبی خۆمان لەسەر ئەوەیە کە هەلێمان ناپێچێتەوە ناڵێ چی دەکەن چیتان کرد بۆ واکرا بۆ نەکرا خدا شاهیدە هەتا ئێستا بە زۆری احتیمالە ئێمە دووجار کۆبوونەوەمان لەگە مەکتەبی سیاسی کردبێ ئەوش لەسەر پێشنیار و ئیستصراری خۆمان قەت داوای ئەوە ناکەن بەڵام هەرگیزیش ئەمە ئیدعاومان نەکردووە خەڵکی تر حەزبایی دەکا بەڵام ئەگەر کار بگاتەوەی بڵێن وەڵا لیستی زۆرینە لیستی دەسەڵات ملتەزەمن بە قرارەتی سیاسی بەخوا ئەوان وایە ینی حقیقەتەکە لای ئەوان زۆر جار گوێبیستی ئەوە بین کە گەڕانەوەی دەستور یاخود هەموارکردنەوەی دەستور یاخود کە باس لەوە ئەکرێت دەستور بگەڕێتەوە زۆر ئەندام پەرلەمان بە ئەمە بە مەسلەیەکی میزاجی وەسف دەکات ئایا ینی لەم کاتەیە کە بۆ ئەوەی هەم ئۆپۆزیسیۆن هەم بەشێک لە چاودێران و لە مجتەمەعی مەدەنی کە داوای ئەوەکەن ئەم دەستورە هەموار بکرێت ئەمە چ میزاجێتێکی تایە بۆ لایەنی ئۆپۆزیسیۆن من پێم وایە شتێکی واقعی نیە ئێستا ئێمە باسی هەموارکردنەوەی دەستور بکەین چۆکە کۆمەڵێک یاسای کە خلافاتی زۆر بچووکیان لەسەر لە بینی ئۆپۆزیسیۆن دەسەڵات چارەسەر ناکرێت اینجا ئێمە بینە سەر خلافە گەورەکە من پێم وایە ئەگەر ئیرادا هەبێت لە بینی ئۆپۆزیسیۆن دەسەڵات یەکەم جار لەسەر یاسا بچووکەکان پێک دێن لەسەر یاسای مافی بەدەستێنانی زانیاری پێک دێن لەسەر یاسای هەموارکردنەوەی خۆپیشاندان پێک دێن کە ئێستا تقریبان زۆربیان لەسەری متفقێن لەسەر دانانی دەستەکان پێک دێن لەسەر یاسای ئەنجومەنی پارێزگاکان پێک دێن دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان لەسەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پێک دێن من پێم وایە ئەو شتانە بە تەدریجی لێ نەوعک لە متمانە دروست دەکات ئەگەر ئۆپۆزیسیۆن لەسەر یاسایان ڕێککەوتن من پێم وایە لە کۆتاییدا لەسەر هەموارکردنەوەی دەستوری ڕێک دەکەون میکانیزمەکە چۆنە خاڵەکە چۆن تعدیل دەکرێەوە قەزیەکی دیکەیە بەڵام دەبێت تەمهید هەبێت دەبێت دەستپێک هەبێت بۆ ئەو مەسەلانە وەکو زانی چۆنە تۆ بتەوێ شتێک نەکەی شتێکی زۆر گەورە بەرزکەیەوە بۆ ئەوەی نەکرێ دەستورەکە وای لێ هاتووە ئەوڕۆ دەستور کە تۆ باسی دەستور دەکەی هەمومان دەزانین ناکرێت لە ئێستا زمینە لەبار نییە دەستور چۆن دەستور تعدیل دەکەیتەوە بە چۆن دەهینیتەوە پەرلەمان لەبەرەوە وەزعەکە ئەوە نییە دەستور بێنێتەوە دەستور ئەگەر کاگاران باسی سازان دەکا کا قادرش باسی سازان دەکا دەستور بەبێ سازان چۆن دەگەڕێتەوە پارتی رازی نیە دەستور بگەڕێتەوە بەشێک لە برادرانی یەکێتی رازی فراکسیۆنی کوردستانی وەکو فراکسیۆن رازی نین تەوقیعیان نەکردو وەکو فراکسیۆن وانە لەسەر جێرانەوە وەکو ئەندام کردویانە مەبەستم لەوەیە سازان معنای چییە معنای کەس لە دەرەوەی ڕێککەوتنەکە نەبێ ئێ باشە ئۆپۆزیسیۆن و یەکێتی ڕێک دەکەون ئۆپۆزیسیۆن یەکێتی ڕێک دەکەون دروستکە لە ناو پەرلەمانە بۆ نییە لۆپی بە ئۆپۆزیسیۆن دروست ناکرێت ئۆپۆزیسیۆن کورسیەکانی محدودە ئۆپۆزیسیۆن لەسەرەتی بەڕاستی بە بۆچوونی من هێمنانە تر کار بکە مزایدات زەرەر دەگەێنی مزایدات بەردەوام دەسەڵات دوور دەخاتەوە ترسێک دروست دەکە ئۆپۆزیسیۆن بابێ بڵێ باشە مافی بەدەستێنانی زانیاری بە ئەو یاسایە بڕوێنین کێشەی لەسەر ئەوە باشە یاسای خۆپیشاندان یاسا ئەگەر ئێمە گوتمان 6 پاکێج و دەستور و ئەو هەموو یاسایە ڕەهاندی نیشتیمانیان هەیە کەواتە ئێمە ئیشمان نەکرد ئەی باشە ئۆپۆزیسیۆن چۆن متمانە بە دەسەڵات بکە بۆ ئەمانە لەبەرەوە دەبێت دەسەڵات تاقی بکرێتەوە من لەگەڵ ئەوم ئۆپۆزیسیۆن دەبێت دەسەڵات تاقی بکاتەوە بەڵێ باشە لە بچووکان دەست پێ دەکەین
خەگەر دەسەڵات بچووکەکان نەیکرد گەورەکەش نایکە ئەو کاتە بەڕاستی معنی هیچ معنایکی نامێنێ ئەو مفاوەزات و پرۆتۆکۆل و سەرۆکان بەیەکەوە بچەند ڕسم بگرن و لە ئیعلام پێ بکەن ئەوانە هیچ قیمەتی نامێنێ لەبەرەوە من پێم وایە ئۆپۆزیسیۆن دەبێت لە شتە بچووکان با بڵێ باشە ئۆپۆزیسیۆن بڵێن کاکە با ئەو هەفتەیە با لەسەر یاسای ئیشکەین بزانین دەبێت دەسەڵات تاقی بکرێتەوە تا ئێستا دەسەڵات تاقی نەکراوەتەوە ئۆپۆزیسیۆن دەڵێ دەستور لە ساڵات دەڕێ دەستور دەنجی لە سەدرایە لە 98 ئەندام پەرلەمان دەوری ڕابێت 97 دەنجی لە سەدایە ئەو 97 پێکۆ ناکرێتەوە جارشکە ئەو ڕاستیش کۆ نابێت وەزارێکی دیکە لەبەرەوە بەڕاستیەکەی گەمەی سیاسی بەو نوع ناکرێ ئەوەی کە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دەکەن لەبەرەوە من گوتم ئەزمونمان نییە گەمەی سیاسی بەوە دەکرێت یاسا بە یاسابی هێنین ئێوە چیتان دەوێت ئێمە ئەومان دێ باشە ئێمەش ئەومان دەوێت ئێ باشە خاڵی هاوبەش لەکوێیە لێرەیە باشە کاکە ڕازین بە خاڵی هاوبەش لێرە ئۆپۆزیسیۆن دەڵێن باشە ئێمە لێرە بەو خاڵە ڕازین بەڵام کاکە لە یاسایەکەی تر ئێوە بە خاڵەکەی ئێمە ڕازی بێ ئێوە مساومە دەکری دووسێ یاسا بەیەکەوە دێ بە یەک سەفقە دێتە پەرلەمان و دەنجی لەسەر دەدێ دەڕوا بەڵام بەڕاستیەکەی ئێمە هەر بەڕاستیەکەی ئۆپۆزیسیۆنی زۆر ناوێت ئەو یاسایانە بڕوا چکە دەبێت شتێکی لەدەست بێ بۆ ئینتیخابات دەسەڵاتیش ناوێت بیکە بۆ سەرکەوتنێک بداتە ئۆپۆزیسیۆن بڵێ ئۆپۆزیسیۆن بڵێ یاساکانی ئێمەیان جێبەجێ کرد کێشەکان وەکو خۆی دەمێنێتەوە و ناژڕوە و ئەو ڕسم ئەو لیقا پرۆتۆکۆلیانە بەردەوام دەبێ و هەموو لایەکیش بەیەکۆکو و خوشک و برا بەردەوام دەبێن تا ئەو دەبرێت پەرلەمانێتەوە کاگەرم یعنی ئێوە بۆچی ئەوە فشار لەسەر دەسەڵاتەکان بۆی هەموو داواکاریەکانی ئێوە جێبەجێ بکە بۆچی ئێوە چاوەڕێنەکەن تا کاتی هەڵبژاردن خۆتان چەندێکتان هێنا بەپێی دەنگی خۆتان ئەو کاتە مامەڵە لە پرۆسی سیاسەکە سەرەتا تەبانەوەی ئەو نەخشە ڕێگای کاک رێبین باسیەکە ئێمە جێبەجێمان کردووە دەسەڵاتیشمان تاقی کردو سەرکەوتوش نەبوو بەڕاستی لە نامەیەکی فەرمیمان نرد بۆ فراکسیۆنی کوردستانی وەکو هەر چوار فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن داوامان لێکردن کە ئێمە داواکارین کۆبوونەوەیەک بکرێت لە نێوان ئۆپۆزیسیۆن و لیستی کوردستانی بۆ چەند یاسایە یەکێک لەوانە کۆمیسیۆنی باڵا یاسای خۆپیشاندان هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ بودجێ حیزبەکانە ئەمە چوار یاسان و کاک رێبین باسیەکە یاسای بچووکن و بە فعلیش وایە خاڵی خلافەکانیان زۆر کەم ماوەتەوە ینی گفتوگۆمان کرد بەس خاڵی خلافەکان زۆر کەم ماوەتەوە بەڵام سەرکەوتو نەبووین بۆچی ئێمە دوو جەلسەمان کرد یەکەم جەلسە قەرارمان نا کە وتمان بە هەر کەس ڕەئی لایانی خۆی بێنێ بۆ چونکە ئێمە باوەڕان بەوەیە کە سەرۆکی فراکسیۆنە ڕنگدانەوەی چی پێ ینی بە قسەی قەتعی خۆی بێنێت ئێمە هاتینەوە بیر و بۆچوونی خۆمان ڕێک تەسلیمی فراکسیۆنی کوردستانی کرد دوای تەبان وتیان باەن با پرسکەین ئێمە تەوان قەرارمان بوو کە ئەبێ ئەوانیش ڕێی خۆیان بێن بۆ ئەوەی لێوا گفتوگۆ بکەین بۆ چونکە تۆ بۆچی کۆویتەوە بۆی دانوستان بکەیت بۆی گفتوگۆ بکەیت بۆ ئەوەی کە بگەیتە نەتیجەیەک و بگەیتە خاڵی هاوبەش بەڵام هەتا ئێسش وەڵامەکەمان وەرنەگرتووە ئەوە تەمان یەکەم یاساش کە دەستمان پێکرد ئەنجومەنی کۆمیسیۆنی باڵا بوو کە یاسایەکە هەموو لایەکمان ئەڵێن وڵات یاسایەکە زۆر زەڕۆ پێویستە ینی ئەو یاسایە پەسەند بکرێت بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان خاڵی دووهەمیش ئێمە بەڕاستی نامانوێت فشار بکەین لەسەر دەسەڵات و پێویستش ناکە ئەوەی کاک رێبین باسی کرد کە ینی دەسەڵات بترسێت لەوەی کە کۆمەڵە یاسا چونکە ئەو یاسایانە فراکسیۆنەکانی کوردستانی دەسەڵات خۆیان ئیمزان کردووە یعنی لە بڕیاری ژمارە دوودا تایەتی سەرۆکایەتی هەرێمە دەستورە داواکاری گشتیە خۆپیشاندانە کۆمیسیۆنی باڵایە یعنی یاساکان ئیمزای لەسەر کراوە کاتی خۆی پێویست ناکە ئێمە دیسان بگەڕێنەوە بۆ خاڵی سفر یعنی ئەمە چونکە ئەم یاسایە بۆچی مەسەرەن دەسەڵات بترسێ چونکە بۆ تەنها بۆ دەسەڵات نیە بۆ ئۆپۆزیسیۆن نیە بەڵکو ئەو یاسایانە بریتێ لە زەمانێکی قانونی بۆ ئەوەی ئێمە کۆمەڵگایەکی مەدەنی دروستکەین بۆ ئەوەی ئێمە ژیانێکی سیاسی تازە بنیاد بنین بەڵام ئێستا بەبێ ئەو یاسایانە بەڕاستی ئەوەی کاک رێبین ترسی ئێوە بۆ نمونە لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم چییە بۆچی وە پێداگریەکەن لەسەر هەموارکردنەوەی ئەم یاسایە ینی بۆچی ئەو ترسە لە لای هیچ ترس نییە ئێمە ترس نییە ئێمە ترس نییە ئێمە ئەمانەوێ گۆڕانکاریەک لە سیستەمی سیاسیا بکرێن نەک تەنها بۆ ئۆپۆزیسیۆن چونکە مەرج نییە تەنها ئەو لایەنێکی ئێستا لە ئۆپۆزیسیۆن ئەو بە ئۆپۆزیسیۆن بێنێتەوە لەوانەیە ئەو دوولانێکی ئێستا لە دەسەڵاتن ئەوان بنە ئۆپۆزیسیۆن ئێمە دەمانەوێت ژیانێکی سیاسی واتە لەسەر سیستەمێکی سیاسی دامەزرێت کە ئەویش بریتە لە چی بریتە
دروستکردنی بنەمایەک بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان ئۆپۆسیۆن و لیستی زۆرینە ئێمە ئەو بنەمایەمان نییە نەخێر نییە نە لە دەستورە هەیە تاوان کە تا ئێسش دەستورەکە پەسەند نەکراوە لە پێڕەوی ناوخۆشان نییە بە یەک بەرگە بە یەک مادە بە یەک حرف باسی ئۆپۆسیۆن نیە لە پێڕەوی ناوخۆ و هیچ یاسایەکیشمان نییە و ئەوەی کا قادر کە باسێکە باسی لیژنەکان یعنی خۆی بۆ خۆی پەرلەمان بریتە لە بەرزترین دەسەڵات بەتایبەتی دەسەڵاتی ڕقابیە ئۆپۆسیۆن ئەبێ ڕۆڵی زیاتر بدرێت بە ئۆپۆسیۆن بۆچی بۆ ئەوەی کە بتوانێت ڕقابەی دەسەڵات بکە بۆ نمونە لە بەریتانیا سەرۆکی لیژنەی دارایی لە ئۆپۆسیۆنە ئێمە تەنان داوای ئەوە کرد کە راپۆرتێکی تایبەت بە ئۆپۆسیۆن هەبێ ڕێگە نەدرا سەرۆکی لیژنەی یاسایی لە ناو مەغریبا لە ئۆپۆسیۆنە بۆ چونکە بۆی کە ڕۆڵی زیاتری پێ بدرێت سەرۆکی لیژنەی کاروباری ناوخۆی پەرلەمان لە ئۆپۆسیۆنە بۆ چونکە ئەگەر تۆ بتەوێت پەرلەمان کارا بکەی بەڕاستی ئەبێ ڕۆڵی زیاتر بدرێت بە ئۆپۆسیۆن نەک لەسەر زۆرینە و کەمینە بۆ چونکە زۆرینە و کەمینە حکومەت مافی خۆی زۆرینە با حکومەت پێک بێنێ بەڵام لە سەبارەت بە پەرلەمان بەڕاستی مامەڵەیەکی کە بکرێت بۆ چونکە ینی ئەبێ ئێمە ئەو بنەمامە لەبیر نەچێت کە ئۆپۆسیۆن ئەگەر بێت و ئێمە بەو تێڕواینە سەیریکەین ئەم بەشێکە لە سیستەمی سیاسی نەوە کێشەکان چارەسەرەکرێ بەڵام کێشەکە لەوەدا نییە وڵا ئێمە ئەمانەوێ ئەوەی کە خۆمان ئەمانەوێ فەرز دیکەین ئێستەوەی کە قادر باسی کرد مەسەلەی من بڕۆم دانوستان بکەم نە من داوام کردووە با ئەنجومەنێکی دانوستان دابمەزرێ لەسەر بنەمایەکی یاساکەشمان پێشەش بە پەرلەمان کردووە نەوترا وڵات تەنها ئەبێ ئۆپۆسیۆن بێ وتراوە بە هەموو لایەنەکانی تێدا بێ یعنی دانوستانەکان لەسەر بنەمایەکی موساتی کار بکات باشە ئەڵێ لە دەستوری شاو لە پەیڕێوی ناخۆشە باس لە بنەمایە ناکات مامەڵەکردن لەگەڵ ئۆپۆزیسیۆن یاخود ئۆپۆزیسیۆن بوون ئەمە گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە دەوری پێشووی پەرلەمانە ئۆپۆزیسیۆن نەبوو لە هەرێمی کوردستان پەیوەندیەکی هەیە بەڵام سەرۆخان من حەزەکەم ینی هەر تۆزێ منطقی تر و واقعی تر بین ئێستا پێش نیو سەعاتێک باسی فەقیری و لاوازی پەرلەمان دەکرا وانە بوو حتا جەنابەت وتت بۆ فەقیرە ئەی دەسەڵاتی ئەوە نییە ڕقابی نییە فلان نییە چاودێری حکومەت ناکە یاسادانانێ باشە ئێمە قەنەعەتمان وابێ کە پەرلەمان لاوازە هیچی پێ ناکرێت کاکارامەی شوتی و تیشتەکانی پێکلان نەکرێتەوە لەوێ وانە بوو باشە ئێمە ئەو زروفە معقدەی هەرێمی کوردستان کە مەترسی جۆرا و جۆرمان لەسەرا یعنی بسپێرین بە پەرلەمان هەتا کۆ دەبێتەوە هەتا نیسابی قانونی دەبێ ئەندامان حازرن حزوریان تەواو نییە یعنی ئەمە پیسمان ناشتە دەدەباخانە هەندێک جار کە ئەو هەرەشانەمان لەسەرا ئەمە یەک دوو من دەڵێن باشە چه ئەشکالی تێدایە دیموکراتەتی لەوە باشتر چی هەیە کەسێک ڕاستەوخۆ خەڵک دەدەنج بداتێ ڕاستەوخۆ هەڵبژێدرێ بە قائیدی شخصی یەکەم لە دەسەڵاتی تەنفیزی ئەم وڵاتە بۆ ئەوەی ئەو متمانەی بەخۆ زیاتر بێ کە متمانەی خەڵکی وەرگرتووە و خەڵکیش متمانەی پێ بێ کە متمانەیان پێداوە و کارێزمایەکیش بێ خاوەن ئەزمونێکی بێ تاریخێکیشی هەبێ کەسایەتێکی هەبێ باشە بۆ ئەمە ئەشکالمان هەبێ لەسەر ئەگەر پێش هەڵبژاردن ئەگەر ئەو ئیتیفاقی استراتیژی نێوان یەکێتی و پارتی نەبووە یعنی ئەو دەنگەیە هێنا سەرۆکی هەرێم وەکە هێنەی ینی پێتان وانە پێش هەڵبژارنەکەش ئێوە ئیتیفاقێکتان ئێمە قسە لەسەر بۆ دوای پەرلەمان ئێمە قسە لەسەر ئەو دوو ڕۆژە ناکەین ئێمە دەڵێن هەمووی دووسێ ماگماوە ئەو فترێ ئەو خولت سەتەواو بێ هی هەڵبژاردن هەمی سەرۆکایەتی هەرێم و هەمی پەرلەمانیش وانە کەواتە ئێمە بۆ ئێستامانی بۆ هەمیشەمانە هەڵبژاردن کە کرا کەسیشی تر لەوانێ دەربچێ ئێمە ناڵین ئیلاوە ئێمە بۆ هەمومانە بەعام قسە دەکەین بۆ ئەو مەترسی هەبێ خۆخوایە کرد دەزاری تریش ئەو خەڵکە دەنەجی ئەدایە کەسێکی تر دەرێتێ ئێمە ئەشکال نییە ئەمە خەڵکە و هەڵبژاردنە و ئینتیخاباتە و دیموکراسیەتە ئێمە بۆ خۆمان قسەمان نەکردووە بۆ وا تێبگەن یعنی مائیلا ئێمە لەسەر خۆمان لەسەر پارتی دەسەڵات بە یایشەتی و پارتی پێکەوە دەسەڵات بن ئینتیخاباتێک شاید وەکو کاک ئاراموتی ئێمە ئەبینە ئۆپۆزیسیۆن ئەوان دەبنە دەسەڵات یعنی من دەڵێم ئێمە باکەمە واقعی تر بین حسابی خۆمان لەگە خەڵکێکی تر نەکەین باسی بەریتانیا و باسی نازانم سویسرا و باسی سوێد و بەشتەکانی کە باسی ئەو باشانەکەین ئێمە حتا بە بەریتانیا لە تەکنۆلۆژیا و با لە کاروبارەکانە چاولەوان پەرلەمانتاری بەریتانی پارێکە هاتێرە وتی ئەوەی ئێستا دەکەن ئەو تەعاملی ئێوە لە ئۆپۆسیۆن و ئەوەی ئۆپۆسیۆن دەکا لە قوتوی سەحتارێک نیە وتی لا ئێمەوانە حکوومەت کە زۆرینە دێنێت تشکیلی حکوومەتی خۆی دەکا زۆرینە لە پەرلەمان هەیە بەرنامەی کاری خۆی جێبەجێ دەکا بەبێ ئەوەی ژێرداتەوەی تر ئەوەی تکە انتخابات کرایەوە بە ئەو نزاحت بێنێ بە پێی باشەوەکو بەریتانیا بەر ئۆپۆزیسیۆن ڕازیە
وەکو بەریتانیا بە لیست دەسەڵات بۆ چونکە بودجەی ئۆپۆزیسیۆن لە بەریتانیا لە لیستی زۆرنی زیاتر لە پەرلەمانە وەکو بەریتانیا بکەن هەموو شتەکان وڵا ئێمە ڕازی نەڕازینە چونکە چەندین هاتوونەتە ئێرە چەندین خەڵکی خاوەن ئەزمونێکی دەوڵەمەند لە دیموکراسی هاتوونەتە ئێرە ینی وتویانە ئەو شێوە تەعاملێکە ئێوە لەگە ئۆپۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆنێکی ئێوە دەکات نیشتیوانیە قادر سیستمی سیاسی لە کوردستان هەڵەیە ینی ئەو سیستمی سیاسی کە هەیە لێرە سیستەمی سیاسی هەڵە نییە ئێمە هەڵسو کەوتمان گونجاو نییە هەڵسو کەوتی ئێمە هەریەکە لە سنووری خۆیدا دەبەزە کاکم بە باسی کرد وتی فعلەن ئۆپۆزیسیۆن دەیەوێت دەسەڵات بێ ئۆپۆزیسیۆن بێ پەلە دەکات دەسەڵاتیش قسەم کرد من وتم ئێمە شتیوامان ناوێت نەما ئەمانەی بێنێ دەسەڵات نە ئەمانەوێت بەشداری حکوومەتکرد بە زمانی ئۆپۆزیسیۆن بەڵام ئۆپۆزیسیۆن خۆ کە وترا ئۆپۆزیسیۆن بە معنای ئەوە نیە تۆ ئەتر هیچ ماف و حقوقێکی نەبێت قادر یان شتیوان نییە کاتێک باش ئێستا ئێوە ئیمانتان بە دیموکراسیت هەیە بە هەڵبژاردن هەیە وڵا بۆی بووم بە ئۆپۆزیسیۆن بۆی کە هەڵبژاردن دەکەین چ پەلەیەکە چ پەلێ ئێمە بچین هەموو شتێک بشەوێنی باش لە پێناو ئەوەی کە من دوو دەنگ زیاتر بێنم لە یعنی ئەگەر باسی ئەوە بکەی لە ناو پەرلەمانە مافی ئۆپۆزیسیۆن هەبێ و حقوقێکی بەپێی یاسا بێ ئەوە تێکدانی وەزعەکەی ئەسڵان ئەوە دامەزرانی بنەمایەکی پتەوە بۆ بەڕێوەبرنی ئەم وڵاتە باش من شتێک دەڵێم من دەڵێم ئیعلامی ئۆپۆزیسیۆن بە ئەو باز بکەم ئەو هەموو وەزعە لە منطقەی لە عێراق هەیە وەزعی عێراق خەتر بێ کاریگەری لەسەر ئێمەش هەیە وایانە ئەو مرکزە ئێمە هەرێمێژین ئەسلەن ئەو هەموو مزاهراتە دەکرێ مالیکی وا دەکا خەتەرێکی گەورە هەیە قەیرانێکی گەورە هەیە پلان هەیە هیچ هەمووی ئیعلامەکە تەرکیزە لەسەر هەرێم ئەوها هی باشە بۆ تۆ باسی هەندێک ئیجابیاتی ئێرەش ئەگەر بەحس نەکەی عەقلەن هجوومەکە هەمووی تەکەی سەر ئێرەمەکە باشە جەیشی تۆ چووە لە مقابلی جەیشی مالیکی وەستا و ناڕی بستێک بێتە پێش ئەمە بۆ کارێکی خراپە ئەمنیەت لەم هەرێمە پارێزراوە نەفرێک کە پوی لە خۆی نایە بۆ ئەمە ئیشێکی خراپە لەوێ 40 میلیارد دلاری تەرخان کردووە بۆ دژایەتی تێرۆر و پاراستنی ئەمنیەت ئەوەندەشی پێ نەکراوە بۆ باسی ئەوە ناکەن بۆ لەسەر ئەوە تەرکیز ناکەن بۆ هەموو تەرکیزمان لەسەر خۆمان بێ خەڵکی خۆمان ناومێت کەین و ئیسپات بکەین بە خورتی کە تەجروبەی ئێمە تەجروبەیەکی فاشلە ئەوە بۆ لە ئەوە هەموو ئۆپۆزیسیۆن لە ناو بەغا بە یەک ریزی و یەک هەڵوێز بەبێ ئەوەی کە ئیتفاقێکی پێشوەختە بێ بەبێ ئەوەی کە تان داواش بکرێ لەبەرەوەی کە ئەو پرسێکی نەتەوەیە یەک هەڵوێز بوون لە بەغداد بەرامبەر بە ماریکی ئەبێ لە ئەعلامیش ڕەنگ بداتەوە ڕەنگ بداتەوە لێ ئەعلامە ڕەنگیاوە سەبارەت بەوەی کە ئێم بێدەنگین بەرامبەر بە گەندەڵی بەرامبەر بە کەم و کورتیشتیوە ئەوە ئیشی ئۆپۆزیسیۆنە ئەوە کاری ئۆپۆزیسیۆنە تۆ ئەگەر بتەوێت لەبەروی کە هەڕەشەیەک هەیە وڵا لە بەغا من بێدەنگ بم ئەوە ناکرێت ئەوە هەڵۆشاندنەوەی سیستەمەکەی من دەڵێم ئۆپۆزیسیۆن ئەبێ ئاوێنە بێ جوانیەکان پیشاندا ناشرینەکانی پیشاندا هەردووشی پیشاندا من ئەوە دەڵێم من ئۆپۆزیسیۆنی ئاوێنم پێقبولە مەلای کاگڕێبین لەبەروی کاتمنەوە کاگڕێبین تۆ ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان چۆن وەسفەکەی ئەگەر بە کورد وەڵام من هەر ئەوە دەڵێمەوە هەردوو لا تەجروبەیان نیە نە ئۆپۆزیسیۆن نە دەسەڵات مەسەلەیەکی تەبیعیشە یەکەم جارە بەو شێوەیە تەعامل لەگەڵ یەکتری دەکەن برادر کاگارام و ئیسلامیەکان لە خۆلی ڕابردوو دەنجان لە بۆ ئەو یاسایەدا کە ئێستا داوای تعدیلی دەکەن ئەگەر ئەوان نەبان ئەو کاتە یاساکە نەدەڕۆی هەر بەڕاستی خۆیمە ئەو کاتە زۆر هەوڵمان دەوتمان بە یاساکە بەو شێوەیە نەڕوا ئیسلامیەکان لە ئاخر لەحزە مساومەیان کرد لەگەڵ سەرۆکی هەرێم لە پەرلەمان نانا لە بسپێنجی حەوت ئەخۆ بڕیاری کاگڕێبی لەبیرمان نەچێ لە پەرلەمان کە دەنگی بۆ درا بڕیاریش درا بسپێنجی حەوت دەبێت ڕیفراندومی لەسەر بکرێ بۆ ڕیفراندومی لەسەر نەکرێ ئەوجا مفۆزیە نەیکردیان مەسەلەشی مەبەستم لەوە نییە مەبەستم لەوەیە یعنی ئۆپۆزیسیۆنیش تەماشای مەسلحەتی خۆی دەکات ئەو کاتە مەسلحەتی لەوە بوو یاساکە وابێ ئێستا تەماشا دەکە مەسلحەت ئەوەش طبیعیە مرحلەکە دەگۆڕێ قۆناغەکە دەگۆڕێ ئۆپۆزیسیۆن تەسەوری دەگۆڕێ لە بۆ ئیشی خۆی وگوتم قۆناغێکی نوێ هەیە دەسەڵاتیش پێویستی بەوەیە ئۆپۆزیسیۆن تەجروبە بکات تەجروبەش پێویستی بۆیە دەسەڵات تەجروبەکە لەبەرەوە هیچ حیلادیان نییە دەبێ بەیەکەوە ئیشکەن دەبێ شێوازێک ببینەوە بۆ ئەوی بەیەکەوە گەر بە کورتی دوا قسە من ئەوەڵم نابێ هەمیشە کۆمەڵێک هەڕەشە بکرێتە پاسا بۆەوەی کە چاکسازی لە هەرێمی کوردستاندا نەکرێت چونکە بەردەوام هەڕەشە هەیە ماوەی پێش ئێستا ئۆپەراسیۆن دیج دەبوو ماوەی پێشتر سەحبی سێقە بوو لە مالیکی وە لە داهاتوودا بەڕاستی کێشەی گەورەتریش ڕووە کاتە هەرێمی کوردستان ئەمە ناکرێت لە کاتێکدا ئێمە ئەگەر بێت و بمانەوێت ڕوبەڕووی ئەو هەڕەشانە بینەوە ئەبێ لە ئێستا زووتر دەستکەین بەو چاکسازیە پێویستە کۆمەڵە گۆڕانکاری بنەڕەتی بکەین بۆچی لە پێناوی ئەوەی کە یەکدەنگی و یەکهەڵوێستی دروستکەین چونکە ئێستا ئەو یەکدەنگی و یەکهەڵوێستیە لە پێناوی کۆمەڵی هەڕەشەی ئانیایە بەڵام مەرجێ تا سەر بەردەوام بێت تۆ ئاخر قسەت بۆ وەڵامی ئەگەر وەڵام من ئومێدەوارم ئێمە هەمومان بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە هەموو تاکێشی ئەو هەرێمە لە ئاستی بەرپرسیارەتی مێژوویدا بێ
هەمومان بەس بەرژەوەندی باڵای ئەم گەل و نیشتیمانەمان پێ لە بەرژەوەندی حەزبایەتی تەشی خۆمان لاگرنگتر بێ و هەمومان هەوڵ بدەین ئەم پرۆسە ئەم خۆناخەزەی ڕینە بگوازینەوە بۆ خۆناخێشی باشتر و لەبارتر بۆ گەیشتن بە دو ئاواتەکانی خەڵکی کوردستان کە مافی خۆمانە وەکو هەموو ملەتانی دنیا لە کەیانێکی سەر بەخۆدا ژیان بەسەر زۆر سپاس ئامادەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامەیەکی نوێ و گفتوگۆیەکی نوێ هەر شاد بن خواتان لەگەڵ.